فڕۆکەخانەی سلێمانی جۆرێک هەلیکاری ڕاگەیاندووە بۆ ژنان دەست نادات. تەنیا پیاوان ئەبێ CV پێشکەش بکەن. لە سنووری پێنجوێنیش لەسەر دروستکردنی خانووی زێدەڕۆ 6 کەس دەستگیر کراون. سڵاوتان لێبێت. فڕۆکەخانەی سلێمانی هەلیکاری هەیە. ئەو کارانەی پێیان دەکات تەنیا بە پیاوان ئەکرێت. تا ناوەڕاستی مانجی داهاتوش دەرفەت هەیە هەر کەسێک مەرزەکانی هەبوو کە 964 مەرزەکانی بڵاو کردوتەوە ئەتوانێت فۆرمی ئەلکترۆنی پڕ بکاتەوە. ئەو کەسەی دەبێت بە قسمەتی دەوامەکەی 24 کاتژمێریە کاری چاکسازی و کاری دەرەوەی فڕۆکەخانەشی پێدەکەن. هەندرێن مفتی بەڕێوەبەری فڕۆکەخانەی نێودەوڵەتی سلێمانی بە 964 ورد ئەزمموی ئەوەمان کردووە و کارانە بۆ ڕەگەزی مێ سەختن. کارمەندی ژنمان هەبووە نەیانتوانیوە بەردەوام بن. نەشمانەوێت تەنیا قەبارەی وەرگرتنی ئەو کەسانە ڕابگرین بەڵکو چاومان لەوێ باشترین سیڤیەکانیان بۆ بنێردرێت. ئەمڕۆ لە دهۆک لە دوو ڕووداوی زیادا کرێکار و شۆفێرێک گیانیان لەدەستدا. ڕووداوی یەکەم لە شەقامێکی ماسیکا دوو ڕوویداوە کرێکارێک لە کاتی کارکردن لە سەوزایی نێوان شەقامەکان کە بلوارەکانی پێڵێن ئۆتۆمبیلێک خۆی پیاکێشێ و بەهۆیەوە گیان لەدەستەدان. ڕووداوی دووەمیشیان شۆفێرەکە بار هەڵگر بووە چیمەنتۆی پێبووە لە سنووری زاوێتە وەرگەڕاوە. ئازاد تەها و تەبێژی هاتوچۆی دهۆک بە 964 ڕاگەیاند بار هەڵگرەکە میکسەری چیمەنتۆی پێبووە لە سەرگردێک ئۆتۆمبیلەکەی وەستاندووە و ویستویەتی بیشوات چیمەنتۆی لێ بکاتەوە بەڵام وەرگەڕاوە و شۆفێرەکەی تیادا بووە و بەهۆیەوە گیانی لەدەستداوە. هۆڵی کۆنفرانسەکان لە زانکۆی زاخۆ لەسەر ڕووبەری 40,000 مەتر دووجا بە تێچووی 9 ملیۆن دۆلار بنیاتەندرێ. هۆڵەکە لەلایەن کۆمپانیایەک دروست ئەکرێت کە پێی ئەوترێت پاوەرگێت. پێک دێت لە بینایی هۆڵی کۆنفرانسەکان بە نوێترین تەکنەلۆژیا هۆڵی پیشنگانی و دەوڵەتیەکان سەوزایی و پارچی ئۆتۆمبیل. هوشیار مەحموود ئەندازیار و سەرپەرشتیاری پرۆژەکە بە 964 ورد کارکردن لە پرۆژەکە دەستی پێکردووە و پێش سەری ساڵ هۆڵەکە تەواو ئەبێت و ئامادە ئەبێت بۆ بەڕێوەچوونی هەر کۆنفرانسێک. پرۆژەکە لەسەر شێوازێکی سەردەمیانە دروست ئەکرێت لە ڕووی تەکنیکیشەوە بڵندگۆ و مایشی تایبەت بە میوانی بیانیدا ئەندرێت بە شێوێکی ڕاستەوخۆ کاری وەرجێڕان لە ڕێگەی ئەو مایکانەوە ئەکرێت. تەنیا لە ماوەی 3 ڕۆژدا 6 کەس لە گوندی ڕاوگانی سنووری قەزای پێنجوێن لە سەر دروستکردنی خانووی زێدەڕۆ لە سەر موڵکی گشتی دەستگیر کراون. جگە لە دەستگیرکردنی ئەو کەسانە 2 حەفارە و 3 بار هەڵگریش دەستیان بەسەرداگیرەوە. لە ڕۆژانی 10 و 13 ئەم مانگە هێزەکانی پۆلیسی دارستان بە ئاگاداری دادوەر چوونەتە ناوچەکە کە پێشتر زانیاریان هەبووە لەسەری بەپێی بڵاوکراوەکانی پۆلیسی دارستان و ژنگەی سلەیمانی بێت لە 10 ڕۆژی یەکەمی ئەم مانگەدا 9 کەس لەسەر زێدەڕۆیکردن و لێدانی بیر دەستگیر کراون. بەوەی گوندەکەی پێنجوێنیشەوە لە 13 ڕۆژدا دەستگیرکراوەکان ژمارەیان بەرز بۆتەوە بۆ 10 کەس. کاتێکی خۆش بۆ هەموو لایەکتان و خواتان لەگەڵ.